باشە سلااو ڕێز بۆ هەموو لایەک ئازیزان و خۆشەویستان هەموو بەڕێزان کۆ ببنەوە چنە ناو قسە و باسەکانی ئەم شەومان کۆمەڵێک بیر و بۆ چوون دەرە بڕین ئەم شەویش بزانین وەزعەکە بەرەو چیەوە دەچێت وردە و دەبا هەموو ڕەفیق و دۆستانە کۆ ببنەوە بەخێر بێن عەزیزان و خۆشەویستان بەخێر بێن سەر چاوانی من ئەوە یەک دوو دەقیقەیەک ئەوەسین هەتا هەموو ئەو بەڕێزانە کۆ بنەوە تا وەکو لایڤەکە بە هەموو ئەو برادەر و خۆشەویست و خەڵکە ئەگات ئەو کاتە ئەچینە ناو قسە و باسەکان و کۆمەڵێک قسە و باسان بۆ یەکەم لەسەر پارتی و بنەماڵەی بارزانی و ئاوا هەندێشتی تر قوربانی ئێوە یاخوا بەخێر بێن سەر چاوم هاتن بەخێر بێن سەر چاو سەرەتا ڕێی خۆم لەسەر مەسەلەی ئەو گرتنی هاوڕەگەز باز و ئەوانەی کە لە سلێمانی ڕوویاوە لەسەر ئەوانە ڕێی خۆم ئەڵێم بە کورتی دوای ئەچمە سەر مەسەلەی پارتی و بنەماڵەی بارزانی و ڕێکەوتن لەگەڵ بەغدا و مەسەلەی شەنگاڵ و ئەو هەموو خیانەتی کە ئەو بنەماڵەیەکەن لەسەر ئەوانە کۆمەڵێک قسە و باسی جدی مەبێ هیوادارم کە لەگەڵ ما بمێنەوە یەک دوو دەقیقا وەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە بەخێر بێن سەر چاو بەخێر بێن یاخوا سەر چاوان هاتن عەزیزان باڕەمان هەبێ لەسەر ئەوە سەرچاوی بن بەخێر بێن بەخێر بێن بەڕێزان و خۆشەویستان تەمان خۆشەویستان خۆتان دەزانن کە من تااقەتی مجامەلە و بێن و بەرە ئەوانم نییە دیفاع لە کۆمەڵ شتیش ناکەم کە قەناعەتی کولیم پێی نەبێ وە قەرنێ خەڵک بە دواکەوتو و نەزان و ساویلکە و گەمژە و ئەوانم بزانێ هیچ بۆ من مەوزوع نییە ئەوەی کە بۆ من گرنگە ئەوەیە کە ڕە و بیر و بۆچوونەکانی خۆم لەسەر کولی ئەو مۆزوعانی کە هەیە بیخەمەڕۆ بەبێ ئەوەی کە حساب بۆ ئەوە بکەم کە خەڵک نەزەری چۆنە بەرامبەرم یاچی ئەڵێ یاچی ناڵێن زۆر جاران هەندێک خەڵک لەسەر من قساکە یا جوێنەیە یا سوکایەتیەکە زۆر لە برادەران بۆ منێرن بەڵام من ئەو شتانم بەلاوە ئاساییە کاتێک من دەرگیرم لەگەڵ کۆمەڵێک باندی مافیایی ئەحزاب لە باشووری کوردستانە کاتێ من یەم دزی هەموو نووسەر و شاعیر و چوزانم چیرۆگنووس و فڵانە فیسارەکان لە قاوەدەم زۆر ئاساییە و خەڵکەش قسە بە من بڵێ جوێن بە من بدا ئیهانم بۆی پێ بکات تۆ هەمە بپێچێتەوە ئەمە شتێکی زۆر ئاساییە خۆشەویستان یعنی شتێکی عەجیب نییە لە حقیقەتە تۆ کاتێ دژی هەموو ئەمانە ڕائەوەسیت قسەی خۆ دەکەی هەموو ئەوانە ورد و خاشەکەی ئەبێت چاوەڕوانی ئەوەشکەی کە خەڵکی قسەت پێ بڵێ بەڕاستی سەرەتا لەسەر مەسەلەی هاوڕەگەزبازی و دیفاعکردن لێی بە ناوی ئازادیەوە لەسەر ئەمە من ڕێی خۆم ئەڵێم عەزیزان و خۆشەویستان ڕاستیەکەی من لە ئێوەی ناشارمەوە کە ئێستا سەیری هەلومەرجی کوردستانەکەم هەلومەرجی سیاسی هەلومەرجی ئابووری هەلومەرجی ئەخلاقی هەلومەرجی کۆمەڵایەتی هەلومەرجی پەروەردەی خێزانی و هەلومەرجی خزمایەتی و دۆسایەتیەکەم بەڕاستی من پەشیمانم لە کورد بوون نایشارمەوە بەڕاستی ڕاستیەکەی من شەرمەکەم لە سەردەمێکە ئەژیم کە ئێستا ئەوەی کە لە باشووری کوردستانە ئەیبینم لە واقعا من لەم سەردەمەیە کە ئەژیم هەست بە شەرمەزاریەکەم خۆشەویستە لە هەموو عێراقەوە لە ژنەوە لە پیاوەوە لە ئێرانەوە لە قەزا و ناحێ و شارەکانی کوردستانەوە هەموویان بۆ سلێمانی و هەولێر و ئەمانە بۆ کاری سۆزیانەت و کاری لەشفرۆشی منطقێتیان نییە تۆ لە ئەبوسەناوە ڕائەوەسی هەتاوەکو سەرچنار یەک سیارە بوەسێ دوو سێ پیاو یا ژن خۆی پیاکە بۆ کاری لەشفرۆشی و بۆ کاری سێکسی ئەم بەراوبەری جادەکان پڕە لە هەولێریش هەروایە لە دووهەک و لەمانەش هەروایە بەڕاستی یعنی بەڕیز ئاوا ڕاوەساون بۆ مەسەلەی کاری لەشفرۆشی پیا وەساوە کوڕی گەشت وەساوە بۆ ئەوەی سیارەیە سەری خابی با سێکسی لەگەڵا بکە تۆ بڕۆ بۆ سەمونکڕین و سیارەکە بوەسێنە خێرا دوو سێ سەرخۆی پیاکە بزانە ئایا تۆ ئەهلی هەتیوبازیت یا ئەهلی نێربازیت یا ئەهلی لەشفرۆش و لەشکڕیت یەکسەر ئاوا لێکن بەڕاستی لەسەر و هەمانەوە کە دوێنێ و پێرە ئەیبینم ئەمریکا ئەڵێ چی ئەڵێ من نیگەرانم لەوەی کە هاوڕەگەز بازەکانیان گرتووە لە بندەستی کۆنسۆڵخانەی ئەمریکا لە ناو هەولێرە لەسەر ئیمۆجی مەجموعەیە خەڵک 6 کەس ئەگیرێن 6 ساڵ حکم ئەدرێنە و برادەرانە ئەمریکانی گەران نییە کۆمەڵێک چەقۆکێشی پارتی و بنەماڵەی بازانی یەک لە سلێمانیە لە دوکتۆر غالب ئەدەن ئەمریکانی گەران نییە بەڵام لەبەرەوەی کە مەجموعەیە گەنج ئەگیرێ لەسەر هاوڕەگەزبازی ئەمریکانی گەرانە ئەمە یعنی چی؟ ئەمە یعنی فاسدبوونی کۆمەلگا بە هەموو پیانەوە بە هەموو مانایەک
ئەمە بێقیەمی ئەمریکایە بە درێژایی خەت بەڕاستی بە ئاشکرا لەشفرۆشی بە ئاشکرا نێربازی بە ئاشکرا درۆکردن بە ئاشکرا گەندەڵی بە ئاشکرا دزی ئەرە لە کوێی دنیا ئاوا هەیە بەڕاستی بە ئاشکرا ها عزیزان لە زانستی کۆمەڵناسیە نێربازی واتە لادان واتە کارێکی قێزەون من ناڵم نەخۆشیە من ناڵم وڵا ئەمە نازام چییە بەڵام بە هەرحال لادانە کۆمەلگا تووشی 1001 دەردەکا بەڕاستی لە بەریەکی هەڵەوەشێنێ کۆی کۆمەلگا لە شارەکانی خۆیانان ناتوان ئەو کارە بکەن بە کوڕی گەنج و بەژن و بە پیاوە یەن بۆ سلێمانی هەولێر و بنەماڵەی بارزانیش لە پشتی کولی ئەم بێڕەوشتیەوە بەڕاستی ڕاوەستاوە بابە بنەماڵەی بازانی تۆ پەرلەمانی هەیە ئەگەر لە شرۆشیت قبوڵە بابە بیکە بە یاسا باشە لە یاسا جێی کەرەوە شوێنی تایبەتی بۆ دابنێ دکتۆری بۆ دابنێ ئەگەر قبولتان نییە ناکرێ لە شەقامەکانە پیاوان و ژنان هینکەن ڕابوەسن بۆ سێکسکردن و سێکس فرۆشی شتیوانە دنیا نییە بەڕاستی خۆشەویستان شتیوان نییە ئالەم هۆڵەندایە کە منی تێ ئەژیم لەش فرۆشی ئازادە نێر و نێر زەواجەکەن بەیەکەوە لە تەلەڤیزیۆن پیشانیەیە بەڵام دیسان کۆی کۆمەلگای هۆڵەندا دژیەتی بەڵام بە یاسا هەیە خەڵک حەقی نییە بەسەریەوە ئیلاقەی نییە بەسەریەوە سوکاتی پێ ناکە حەقی نییە لە حەقەتە بەڵام لە سەجادەکانە ناکرێ کوڕان بوەسن بۆ سێکس بەڕاستی ناکرێ ژنانی لە شرۆش بوەسن بۆ سێکس فرۆشی ئەمە نەخۆشی بڵاوەکاتەوە ئایدز بڵاوەکاتەوە تریاک و حەشیش و دەرمان بڵاوەکاتەوە هەموو ئەمانە بەڕاستی بڵاوەکاتەوە لە دنیاە بەڕاستی خۆشەویستان شتیوان نییە ناکرێ بابە عالم هۆڵەندایە ئێستا 4 ژن لە شوێنەکە بوەسن بۆ لەش فرۆشی پۆلیس یەک ئەیانگرێ ئەلە تۆ بۆ دنیا لێرە بوەسی ئەمە بەشەتی ها لە هۆڵەندایە لەش فرۆشی ئازادە بەڵام لە ئەسکەندەناڤیا ئەوانە هەر قەدەغەیە لە حەقیقەتە هەر قەدەغەیە ژن نابێت لەشی خۆی فرۆشێ پیاو نابێ سێکس بکڕێ بە پارە عەزیزانی من باشە چ جای ئەوەی بگاتە ئەوەی کە لە سلێمانی و لە هەولێرە کوڕانی گەنج ڕائەوەسن لە عەرەبەوە لە کوردەوە بۆ ئەوەی ئەم کوڕانە بڕۆن لەگەڵ یەکترا سێکس بگۆڕنەوە یان هۆمۆسێکسیوالە با بڵێن ئەچن ڕائەوەستن کاکە لە هۆڵەندای شاشتیوانیە بەڕاستی لە هۆڵەندایشا کوڕان لەسەر شەقامەکان ناوەسن چونکە وەستاندنی کوڕ و کاڵ و وەستاندنی ئافرەت بۆ سێکسکردی و سێکس فرۆشی ئازادی کۆی کۆمەلگا پێشێلەکە ئازادی هەموو ژنان و مناڵان و کچان و کوڕان پێشێلەکە بەڕاستی تۆ بۆت نییە بە ناوی ئازادیەوە بڵێین وەڵامە ئازادیە با کوڕان لە جادەکانە بوەسن بۆ خۆیان سێکس بفرۆشن و سێکس بکڕن با ژنانی سۆزانی بوەسێ سێکس کڕێ و سێکس بفرۆشێ پیاوان بیکردن و ئەمە شتیوان نییە بەڕاستی شتیوان نییە عەزیزان خۆشەویستان ئەمە نامەنتقیە تۆ سەیری ئەو کۆمەلگای ئێمە لە ژێر دەستی بنەماڵەی بازانیە چی بەسەر هاتووە ئەمە ناونن ئازادی ناکرێ ئەو کوڕە گەنجەی کە هۆمۆیە حەزی لە سێکسە ئەوەی کە حەزی لە هەتیو بازیە لە نێربازیە ئەو ژنەی کە لەشی خۆی فرۆشێ بابا لە ژیانی کۆمەڵایەتی خۆتانە چیەکەن بیکەن بەڵام ئەو مافەتان نییە لە ناو شەقامەکانە بوەسن بە ئاشکرا بەبێ ئەوەی کە بە یاسا کرابێ بەبێ ئەوەی کە پزیشک ئاگای لێتان بێ بەبێ ئەوەی ئێوە فەحس کرێن بزان ئایا تەندروستن یان تەندروست نین ئەو مافەتان نییە بەڕاستی بوەسن و دابنیشن خەریکی ئەو کارە نەبن لەبەرەوە ئەمانە بەڕاستی ئەبێ بەری پێ بژیرێ ئەبێ نەهێڵڕێ بەڕاستی جەدەکانە بوەسن بەڵام لە ژیانی کۆمەڵاتی خۆتا کاکە تۆ کوڕێکی ئەمڕۆ بۆیان نردوم کوڕە دانیشێ کاکە من مرۆڤم کاکە من حەزم لەوەیە من حەزم لە نێر و نێرە نازانم چییە لە بدەرەکانە مکیاجی کردو ئەرم بابەتانە وەڵا کوڕی تۆ کوڕی من بی بەوەڵی سەد کە کاک نەزیتی ئاشکێن تو خوا 20 ساڵی ڕەبە قوڵ پەروەردە بکەم لە دوایان مکیاژ کات و بڕوادانشی تەلەڤیزیۆن بڵێ من خۆم وام من ئەوە نیم من ئەمە من مرۆڤم من هەمووتانم خۆشەوێ بابە نامانێ خۆشی بی باوکم قەسەم بەخوا هەموو قسە بۆ ئەم ئارا مەحمەدەکە من کوڕم هەبێ ئەوە بێ سەد قوتەکە کێشم بە پشتەمەلیە ئیتەوەی بۆچیە کاک هەمتەخوا ماقولە تۆ بە کاکشین کەیفی خۆتە من ناڕم تۆ نەخۆشی لە ژیانی خۆشتا کاکە ئەکەی ئەی کەیفی خۆتە بەڵام لەسەر جادەکانە بۆ نییە بۆچیت ژنی سۆزانی لەشی خۆ دەفرۆشی کە من دژی لەش فرۆشیشم بەڵام دیسان لە جادەکانە بۆت نییە لەشی خۆ فرۆشی تۆ کەیفی خۆت بەڕاست ناکرێت ئەوێ بەر بەمانە بژیە ناکەتە هەر نییە بابن ئەوروپا و شانە هەر نییە کوردستانیان کردو بە کانگای فەساد خۆشەویستان سێری دەشت نێموراتکەن لە تەلەڤیزیۆنە لەم شەوانە چییە و دەو ئافرەتە ئەو کچە ئاگاتان لێ بوو خۆ
ئەم ژنە ئەم دەشنێ مرادە لەبەر ئەوەی کە تەسلیمی سیروان بازانی نەبووە هەڕەشەیان لێ کردووە کە وێنەی ڕووتی بڵاوەکەنەوە دوایش وێنەیەکی سمت و سێبەنەیان وەکو خۆی ئەیوت نردووە بۆ تورکیا ئاخو ئۆفیان خستۆتە سەر و بە درۆ دروستیان کردووە با بڵێن ساختەکارانە وەکو ساختە دروستیان کردووە اینجا بڵاویان کردوێتەوە هەڵکە و زاهریش ئەمەی بۆ کردوون بۆ سیروان بازانی و ئەمانە تۆ وەرە ژنێک بەم ناوە بە ناوی دەشنێک لەبەرەوەی گەنجێکی جوانە هونەرمەندە نازانم چییە لەبەر ئەوەی کە تەسلیم نابێ بە ئیرادەی سیروان بازانی ئەچن ئەمە ڕسمەکەی ئەبن ئەم ئاخ ئۆفەیە خەنە سەر و بڵاوی ئەکەنەوە بۆ شکاندنی لە دوای ئەوە ئەچن هێڵی لۆفە هێنن ئەو شتانەی کە شوێنە بۆی نەکردوون هێڵی لۆف بۆیانەکە وەکو سۆزانیەکی دەرەجە یەک لە ڕاستیە عزیزانی من خۆشەویستانی من بنەماڵەی بازانی دەیانەوێ قیم لە وڵاتی ئێمەیان نەمێنێ بۆ لەبەرەوەی کە هەتا کۆمەلگا بێ قیم بێ بۆ ئەوەی ئەوان قیەمی خۆیان دەرکەوێ بەڕاستی باشە هەر نەتەوەیە لەم دنیاە بدەوێت لە یەکی هەڵوەشێنی ئەبێ فەرهەنگی نەهێڵی کەلتوری نەهێڵی زمانی نەهێڵی ئەخلاقی نەهێڵی بەڕاستی ئێستا ڕێک لەسەر کوردستان ئەو کارە ئەکەن لە حەقیقەتە عائلەیەکی فاسدی وەکو بنەماڵەی بازانی دەیانەوێ کۆی ئەخلاقی سیاسی و کۆمەڵایەتی لەبەر یەک هەڵوەشێن و نەهێڵن من لێرەوە لە بەرچاوی هەمووتانە نەسیحەتێکی دۆستانەی دەشنەیەکەم تۆ بنەماڵەی بازانی ناناسی چاوەکەی من کاتێک وتت ڕۆژێ دێ هەموو قسەکان مەکەم واتە بنەماڵەی بازانی ناهێڵ لەو قسانە بکەی ئەتکوژن ئاگاداری خۆت کە ئاگاداری خۆت بە بەڕاستی تۆ بە ئاشکران ناکوژن بەڵام بە کارەساتێک تەواو دەکەن بە ئۆتۆمبیل بە دەرمان بە هەرچێ بێ لە ناو ئەبن چونکە ئەو قسەی تۆ کەوتێ ڕۆژێ دێ هەموو قسەکان مەکەم ئەوە یعنی خەتەرە لەسەر ژیانی خۆت بە دەستی سیروان بازانی بنەماڵەی بازانی لەبەرەوە لە گوێم بکە لەو فەزا ناتەندروستە دوورکەوەرە وەکو ئینسان لە مەدانێک هەترا بۆ خۆبژی بەڕاستی واتە ئەو فەسادخانەیە بەجێی بێڵە کە بنەماڵەی بارزانی لە کۆمەلگای باشووری کوردستانە بە خوڵقاندێت و ئەیخوڵقێنێت وەکو وتم من لە هۆڵندایە دەژیم لە فرۆشی ئازادە باشە بەڵام کراوە بە یاسا تەواو جا ئەوە کە لە هۆڵندایشە ئازادە هێشتا وەکو کوردستان نییە خۆشەویستان لە ئەسکەندەناڤیا هەر عەسڵ قەدەغەیە مۆزوعەکان پیاوێ بۆی نییە لە شەقامەکانە بوەسێت و بڵێ وەڵام من ئارەزی خۆمەوە ئەم شتیوە لە دنیای نییە عەزیزی من خێزانی تر هەیە خەڵکی تر هەیە قەناعەتیان بەوانە نییە تو ئازادی ئەمانە پێشێلەکەی شەوێک من بۆ ئێوە لێرە نمونەیەک مێنایەوە وتم پیاوێک لە هۆڵندایە بۆی نییە هەسێ بە حرمەتم بۆ ئێوە هەیە بە قمەڕوتی بە شەقامەکانە بڕۆی پیاسە بکات و سپۆرتکە پۆلیس ئەیگری ئەڵێ تۆ بۆت نییە ئەڵێ ئازادم ئەڵێ ئازاد نیت لەبەرێت تۆ ئازادی خەڵک پێشێ دەکەیت تۆ بۆ نییە بە گونی ڕوتی بەناجادەکانە پیاسەکەیت و بگەڕێ کاکیجێ ئێمە کۆمەڵی برادر بەداخەوە ئەیانەیە ئازادی سووکەن لە مۆزوعانە ئەمە بەڕاستی ئەمە ئازادی نییە تۆ ئازادی من پێشێرەکەی لە سێمانی لە هەولێر و لە دۆوەکە تۆ لە ژیانی خۆتاقی خۆتە کاکە تۆ حەزی لە یانە بڕۆ کەیفی خۆتە حەزی لەکردن لە کەیفی خۆتە چاو دەرا مشکلی خۆتە کاکە باشە بەڵام لە شەقامەکانە بوونی ئاوا بوەسیت حتا نەکەن پیا و کوڕەی هاوار حتا ژن لەشی خۆی فرۆشێ بۆی نییە لە شەقامەکانە بوەسێ لەشی خۆی فرۆشێت شتیوان نییە ناکرێ شەوانە لە سەرشتانە بەڕیز بوەسن و بڵێ وەڵا ئێمە لە فرۆشین و نازانم ئازادی هەیە ئەزانم هەنێکە جوێنم پێەیە وەڵڵی ئەوەی ئەم قسانەی منی بەدڵ نییە یا هەتی و بازە یا هۆمۆیە یا عایلەکەی دەشفرۆشە بەڕاستی ئەو کەسەی کە جوێن بە ئارام مەحمەسە ئەو قسانەی من تەنها مەسەلەکە ئەوەیە یا خۆی هەتی و بازە یا هۆمۆیە بەڕاستی یان ئەوەیە کە لە عایلەکەی لەشفرۆش هەیە و قبوڵێتی تەواو ئێوە قبوڵتانە لە ژیانی خۆتانە بیکەن بەڵام ئێمە قبوڵمان نییە بەڕاستی ئێمە قبوڵمان نییە کاکەی تۆ ناتوانێت ئازادی من پێشێرکەیت تۆ بۆت نییە بڕۆ لە ناو ژیانی تایبەتی خۆتەوە لە ماڵی خۆتە لە جێگەوڕێگەی خۆتە کاکە هەچێگەکەیت ئازادی کاکە منەقم چێ بەسەرەوە مشکلی خۆتە بەڕاستی لە هۆڵندایشە هەروایە کاکە ئەم دراوسەی من لەش فرۆش بێ منەقم نییە بەسەریەوە مشکلی من نییە بەڕاستی باشە بەڵام لە سەجادان نابێ بوەسێت بۆ کای لەش فرۆشی شتیوانی پۆلیسی هۆڵندا یەکسەر ئەچێت کە لە بچێکەوە ئەیگرێت تۆ بۆت نییە بەڕەش ئەوە بکەیت بەڕاستی بەڕەش بۆت نییە ئەمەی کە لە کوردستانە ڕوئەدا هەمووی بەڕەشە بەڕاستی خۆشەویستان کوڕ لە دهۆکەوە یە لە سێمانی ئەوەکە لە سێمانیەشێ بۆ دۆک ئەوەکە لە بەسڕاوەیە لە سێمانی یا لە هەولێرە ئەیکا شتیوانیە کاکەشە ئەوانە ڕەشە بەڕەش ئەکرێ
تەندروست نییە دکتۆر ئاگای لێ نییە ئەمە ئازادی نییە خۆشەویستان ئەگەر بنەماڵی بازانی بڕوان بم بی ئەخلاقی و بم ئازادی و بەکاری سێکس هەوالی و ئەمانە هەیە ئۆکەی کاکە بڕۆ بیکە بە یاسا برێژین بڕۆ لە هەولێر لە سێمانی وەکو جاوخانەکانی هۆڵندا یا لە ئوتێلەکانە دای بنێ بڵێ ئەم شوێنە شوێنی سۆزای لە فرۆشیە جاکێ پێی خۆشبێ ئەڕوا بۆ ئەوێ شێ پێی خۆش دەبێت ناڕوا بۆ ئەوێ بەڵام لە ناو ماڵی خەڵکە لە ناو شەقامی خەڵکە لە ناو ژیانی خەڵکە بەڕاستی ئەوە بۆتان نێو کارە بکەن لەبەرەوە گرتنی ئەوانە لەلایەن پۆلیسەوە حەقێکی بێ ئەملا ئەو لایە ئەبێ بژیرن لە حقیقەتە لەم هۆڵندایشە بەیانی چوارشن بووسێ یا چوار کوڕ بووسێ لە جادەیەکا بڵێ ئێمە ئەم ئیشاکەین ئەبێ بژیرن لە حقیقەتە و ئیشیان گرن بۆیان نییە لە ڕاستیە کۆمەلگای ئێمە خراپ لە ئازادی تێگەیشتووە ئێوە بە ئاشکرا دزیەکەن بە ئاشکرا جەردەیەکەن بە ئاشکرا سۆزانیت بە ئاشکرا هەتی و بازی بە ئاشکرا ئەمە چ کۆمەلگایەکە چۆن کۆمەلگای ئێوە ئاوالەکەن ئەسەن چۆن دڵتانیە کۆمەلگا ئاوالەکەن بەڕاستی چۆن دڵتانیە ژیان ئاوالەکەن بەڕاستی باشە وەڵڵا 26 ساڵە لە هۆڵندایام ئەوەی ئێستا لە کوردستانە ئەیبیسم و ئەیبینم لەم هۆڵندایە نەمبینیوە کە کانگای بەرەڵاییە یعنی چۆن ئەڵمانیا پۆلیس بگری ئەڵێ لە هۆڵندای بەرەڵاوە هاتووی وامان پێ بەشەتی باوکم بە ناموسم ئەم هۆڵندای وەکو سلێمانی هەولێر نییە وەکو سلێمانی دۆگ نییە تێکاکە نییە بەڕاستی نییە یعنی ئەمریکا ئێوەیەکە لە دنیا نییە لە حقیقەتە کاکەشێ ئەلۆ لە سەردەمانی ئێمە من نمونەیەکم سەرجە بۆ باسکردن کاکە ئەمە دەیان جارە من ئەم بابەتە باسەکەم خۆشەویستان بۆ ڕواتانە بێ لە ساڵی 90ەکانە برادێکمانە بوو لە برایم پاشا زۆر سەرسەری بوو بە زمانە کوردیەکەی خۆمان خوێڕی بوو چقۆی لە خەڵگەها تعدای لە خەڵگەکە ئەم بابەتانە ڕۆژێک بەبنی وتی وەڵی کاگەڵام ئەمێ ژن بێنم ئێوتمان وەڵی تۆ پیاوە بە ژن بێنە و لە کۆڵ ئەم خەڵکە بەرەو شەڕ بە دنیا ئافرۆشی قەیناکە وتی آخر مشکلەیەکم وتی مشکلەکە چییە خوێڕیش بوو ها یعنی لە ناو منتیقەکە بەڕاستی ناسا بوو ناوەکەی نابم وتی وەڵی من حەزم لە کچێکە هاتووشەی ماڵیانم کردووە براکەی ڕەفیقمە ئەگەر ئێستا داوای کەم ئەڵێن ئەوە لەبەر خاتی کچەکەمان هاتووە ئەو بۆ من عیبە یعنی خوێڕی ئەو سەردەمە عەزیزان لەگەڵ محتەرەمەکەی ئێستا زۆری فەرقەیە بەڕاستی یعنی خوێڕیەکەی ئەو کاتە ئێستا محتەرەم بوو بڕۆسێری ئەو هەموو ئافرەتە لەش فرۆشە بکە کە ئێستا لە کوردستانە هەن باشە بە مێدیاکارتەوە بە مۆدێلتەوە بە هەموو ئەمانەوە کە دەموچاوی خۆیان ئاوالێ کردووە قنی خوان والێ کردو و پارە پێیاکەن و ئالەم بابەتانە ئیشی ئەمانە چییە تەنها و تەنها شەوانە دەوڵەمەنەکان مەسئولەکان مرتاحەکەن لەمە بەدەشتێکی تریان نییە بەڕاستی وەڵڵاهی نە هونەرمەندن وەڵڵاهی نە مۆدێلیستن وەڵڵاهی نە میدیاکارن بڕواتانە بێ یەشت نازانن ئەمانە حتا تۆ بڕۆ قسەیان لەگەڵاکە چوار دیێڕیان پێ نییە چوار دیێڕی مفیدیان پێ نییە خۆشەویستان یەکشت نازان ئەمانە تەنها و تەنها پارەی دزیان دراوە تێ هی ئەم کچانە هێناویانن ئەمیان گوپیان بۆ ئالێ کردوون دەمیان بۆ لەگە لووتیان قنیان بەمچێن هەمیان بۆ ئاوالێ کردوون شەوانە دەوڵەمەنەکان و مەسئولە دزەکان ئەمانە ئەپەڕێن دوو لە ڕووی ئێوە پارە پێیاکەن و لەسەر تیڤیەکانیان بۆ کراوەتەوە ئەمە بێڕەوشتی بنەماڵی بازانیە وەڵڵا عەزیزان دەستگای مخابەراتی میتی تورکیا و پاراستی بنەماڵی بازانی بە ئاشکرا ئەیانەیە کۆمەلگای ئێمە حیسکەن بە کورتی و بە کرمانجی کاکە مەیکەن بەشێکی عەجیب و غەریب بن ئالا مەحموود قسەکانی ئەمە جایسە خەڵگیمە بەهین بە مۆدێڕن و شت کاکارا مەحموود کۆنەپەرستە کۆنەپەرستی چییە کاکە خۆمامە ئەمە هێن نییە برایشینم ئێوە کۆمەلگاتان هەمووی بێئەخلاق کردووە کاکە ئایا بێئەخلاقی ئەگەر مەسەلەکە ڕوودبوونەوەیە وەڵام مانگا مۆدێڕنترین دابایە لەبێت دایمە ڕوتە کاکە هەموو جانی بەدەرەوەی مانگا لەبەرام قسە قۆرانە بۆ من مەکەن لە واقع خۆشەویستان من لە ئەوروپا ژیاوم مافی ئینسانەکان ئەزانم مافی هۆمۆکان مافی هەتی و بازەکان مافی ئافری لە شۆش هەموو ئەزانم من ڕێزی هەمووی ئەگرم بەڵام بۆی نییە بێتە ناو ماڵ و ژیانەکەی منەوە ئەو کارە بکا بەڕاستی ئەو مافی نییە لەبەرەوە کەس دەڵێ وەڵا کاکە پۆلیس بۆچی ئەوانە ئاگرن و ئەنم بەتە بەڵێ بێ بیانگرن بۆ نییە بەڕاستی تۆ کوڕێکیت حەزت لە سێکسە لە ژیانی خۆتا چێکی بڕۆ بیکە بەڵام بۆ نییە لە جادەکانە بوەسیت بڵێ کاکە من ئارەزی خۆمەوە ئەەکەم شتیوانیە کاکەجێ خۆ قسەی قۆرە براشین کوڕسکۆلەکەی من لێوە ڕوا تۆ بینێکەوەی کشەکە ڕوا لێوە تۆ بینێکەوەی ناکرێ بەڕاستی تۆ ئازاری خەڵک پێشێ دەکەیت تۆ دێ کۆمەلگا بە کوتی و بە کرمانجی عەزیزان لە کۆمەلگای ئێمەیە خەریکە بێئەخلاقی ئەبێ بە شانازی بەڕاستی یعنی فەلسەفەی ئینسانی ئێمە ئەبێ بە بێڕەوشتی لە حقیقەتە ئەبێ بەلادان لە ڕاستیە خۆشەویستان یعنی ئیتا هیچ شتێک لە کۆمەلگای ئێمە نەماوە کە ئینسان تااقەتی هەبێت کە قسەی لەسەرکە ئەمە واقعەکەیە خۆشەویستان لەبەرەوە من دەستخۆشی لە پۆلیسەکەم هەتا بنەماڵی بە معقول ئەمڕۆ لە هەولێرا بینیم مناڵێک بە ئاڵایەکی بەدەستەوەی هێنی ئەم
هۆمۆکان بەدەستوێتی کاکە ئێمە ئازادین بابە ئازادی چاو دەرها بڕۆ لە ژیانی خۆتا بڕۆ حەتەقی تێڵا ببڕخۆ کەی مشکلیم لە بە قوربانت بۆ کەی مشکلیم لە برای من بەڵام تۆ بۆ نییە لە سەجادەکانە بوەسی کاکە چونکە عزیزان و خۆشەویستان ئەم حاڵەتانە نەخۆشی بڵاوکاتەوە نەخۆشی سێکسی لە ئایدزۆبیگە لە دەیان نوع نەخۆشیەوە هەیە ئەمە ناکرێ خۆشەویستان لە ئالم جاابخانانەی هۆڵندا کەیسە بۆنی کۆرۆناوە داخراوە لە ئوتێلەکانە هەمووی دکتۆر فەحسیانەکە لەش فرۆش نابێ بەڕەش دەشی خۆی فرۆشێ ئەبێ دکتۆر فەحسی بکە ئەبێ بزانێ ئەمە نەخۆشە نەخۆش نییە تەندروستە تەندروست نییە سیعرەکەی چۆنە چۆن نییە هەم ئەی پارێزە لەو مەدانەکانە کە کەس نەتوانێت ئازاری بدە و ئەوش ئازاری کەس نەدا لە ڕاستیە تێگەیت بەڵام لە کۆمەلگای ئێمەیە هەموو شتەکە بەڕەشە ئەمە ناکرێ عزیزان تکایە ئەمە مەکەن بە مەسائلی ئازادی خۆشەویستان کوڕان ناتوان لە شەقامەکانە بوەسن بڵێن ئێمە ئەچین ئەین یا ئەچین ئەیکەین کچان و ژنان ناتوان لە شەقامەکانە بوەسن بڵێن کاکە ئێمە سێکسە فرۆشین شتیوانیە کاکیشینم تۆ 10 ساڵ 20 ساڵی کە بزانە کۆمەلگای تۆ چی بەسەریە لە تلیا خواردنا لە حەشیش خواردنا لە بەرەڵاییە لە سێکس فرۆشیە لە نەخۆشی و بەدبەختی و لە ئایدزە هەموو ئەم چۆن بەرەوکی پێگرێت کاکە ئەو کاتە تۆ هەر ناتوانانی ئەم کۆمەلگایە چاکەیت بابا تۆزێ مرۆڤن بەڕاستی من سێرم لێ تۆ مڕاحقی گەنجی بابە بە ناوگەڵی بیر مەکەرەوە کاکە هەموو کەس حەزی لە سێکسە هەموو پیاوە سێکسەکە هەموو ژنە سێکسەکە هەموو کەس حەزی بێتی ئەمە کرم ئەیکا کەر ئەیکا گوێدرێژ ئەیکا هەموو دەعبایەک ئەم کاراکە بەڕاستی ئەمە پرۆسێکی ئینسانیە لە حقیقەتە ئەمە هەموو کەس ئەیکا هەمومان ئەم کارەمان کردووە بەڵام ئەمەیکە ئێستا لە کۆمەلگای ئێمە با بڕۆ لە هەولێرە لە شەوانە سەعات 12 شەوە لە عینکاوە ئەوانە بە دیان ئافەت و کوڕاوەسەون کاکە بە ئاشکرا هەیە دنیاشتی وایە کاکە ژیان لە شوی دنیاشی وایە ئەم بێڕەوشتیە بنەماڵەی بازانیە ئەیانەیە ئەو کۆمەلگایە بیر لە هیچ شتێک نەکاتەوە لە سێکس و لە خۆفرۆشی نەبێ کاکە ژیان تەنها ئەمەیانەوێ لە حقیقەتە بڕۆ ئەی هاوار ناتوانێت ژنەکە تەسیمی براکەی خۆکەی سوارێ بێ یەکسەر کاکە پیاتۆزە واقعی بێ باکە ڕۆژی 100 کەیتە بەردەستی من 100 کەیس کاکە ناتوانی برای ژینم کۆمەلگایان وا لێ کردووە ئەوە ڕێی من بوو لەسەر ئەو قەزیە هەمووی ئیشی ڕەشە بۆ بە دەردووبەڵایە بەڕاستی من کە باسی ئازادی لە مۆزوعە ناکرێت خۆشەویستان من ئەزانم کە لە هەموو کۆمەلگاکەنا بە کۆمەلگای ئێمەشەوە پیاو هەیە حەزەکە هۆمۆیە پیاو هەیە حەزی لە پیاوە هەنی هاوڕەگەز بازە ژن هەیە هاوڕەگەز بازە حەزی لە مێژی ترە لە شرۆشی هەیە هەموو ئەمانە هەیە خۆشەویستان بەڵام ئەمانە لە دوو فەقرە بەدەر نییە ئەگەر قبولتانە بیکەن بە یاسا بیکەن بە یاسا شوێنی تایبەت بۆ ئەوی جیابێتەوە لێرە لە هۆڵندایە مزگەوت هەیە خەڵک ئارەزی خۆتە ئەچیت دیسکۆ هەیە ئارەزی خۆتە ئەچیت شوێن دەشفرۆشیش هەیە ئارەزی خۆتە ئەچیت باشە ئەگەر بنەماڵەی بازانی ئەمەی ئەوێ بابە شوێنێ بکاتەوە بۆ هاوڕەگەز خوازان شوێنێ بکاتەوە بۆ لە سلۆشەکان لە کۆمەلگا دووری خاتەوە ئەو کاتە ئەو کەسێک کە حەزی لە هاوڕەگەز بازی ئەچێ بۆ ئەو شوێنە ئەو کەسێ حەزی لە سۆزانیەتە ئەچێ بۆ لە شرۆشخانەکە ئیتر لە کۆمەلگا دوورەکەوێتەوە بەڕاستی تۆ ئەمەیان ناکەی ئەڵێ کاکە ئێمە کۆمەلگایەکی ئیسلامین و پەرلەمان نابێ قسەی وا بکە و ئەمە بۆ ئێمە عیبە و ئەی بۆ کۆمەلگا خەرە کردووە لە فەسادی بێڕەوشتی ئەی بۆ پڕی کردووە لە بێڕەوشی کۆمەلگای زەحمە نەبێ ئەگەر ڕاستەکەن و ئێوە ئاوان بابە لە شرۆشی هەیە لە کوردستانە تەواو هۆمۆسێکسیوالی هەیە کاکەجیان هاوڕەگەز بازی هەیە تەواو یا ئەوەیە ئەبێ لە جادەکان دووری خەنەوە بەڕاستی منیتر لەسەرەوە قسە ناکەم ئەسمە ناو ئەسی مۆزوعەکانم کە ئەوەش بەڕاستی بەزەرر میزانی لەسەر بنەماڵەی بازانی ئەوانە کە چۆن کۆمەلگای ئێمە ئاوا بەڕاستی فەساد دەکەن وەڵڵی عەزیزان و خۆشەویستان هەر کۆمەلگایەک بدەوێ لە ڕەگ و ڕیشەوە دەری کێشی ڕێک ئەبێ کوردستانی باشووری لێ بکەیت وێران کابرا دزیەکە شەناسی پێوەکە کاکە دزیە کارە شەریفم ئەی هاوار بێئەخلاقیە کارە کاکە من بەئەخلاق تەواو عەزیزان وەزعی سیاسی باشووری کوردستان سات بە سات بەرەو خراپتر دەچێت و سات بە سات زیاتر هەرێمی کوردستان لە قاڵبە دێت و بنەماڵەی بازانی لەم یاریانەیە بەشداری تەواوی هەیە خۆشەویستان ئەویش بۆ چی واکە تەنها بۆ مانەوەی خۆی لە بادنان و لە هەولێرە بەڕاستی ئێستا ئەگەر ئێوە سێری هەلومەرجی سیاسی کوردستان کەن هەلومەرجی ئابووری کوردستان کەن لە دوای 30 ساڵ حکومڕانی چەتەکانی شاخ ئێستا وەزعی سیاسی و ئابووری لە هەموو سەردەمەکانە بەڕاستی خراپترە هەمووشانە بێ ئەو ڕاستیە بزانن عەزیزانی من بەغدا زائد تاران زائد ئەنقەرە زائد دیمەشق بۆیە پارتیۆشێتیان ئەوێ چونکە هیچ گروپ و دەسە و تاقمێکیان دەست ناکەوێ وەکو ئەمانە بە قازانج بن بۆ داژیکەرانی کوردستان چیان پێ ئەڵێن لە قسەیان دەرناچن
هەر چوار پایتەختی داژیکەری کوردستان ئەو ڕاستی ئەزانن کە ئەم دوو گروپە جەلالی و مەلایی دوو گروپی خۆشیێنن و بچووکترین پەیوەندیان بە ئازادی بە ڕزگاری نەتەوەی و نیشتیمانیەوە نییە. خۆ ئەگەر بیان زانایە ئەمانە بە ئاستەم بۆنی ئەو تێزانیان لێدێ، بۆنی کوردبوونیان لێدێ، بۆنی ئازادیان لێدێ، بۆنی ڕزگاریان لێدێ و بۆ گەلەکەی خۆیان تێکۆشن، دڵنیا بن کە نەیانەهێشتن. بە زیندوی زیندە بەچڵان ئەکردن بە دێژایی ئەم مێژوی 50 ساڵ و 70 ساڵی ڕابردوو خۆشەویستە. بەڵام لەسەر و ئەمانەیشەوە دیسان ئەمانە ئەیانوێ گاف بە گاف هەنگاو بە هەنگاو بەم حاڵێشەوە کە یەکێتی و پاتی تایە بە تەواوی کورد لاوازکەن و نەهێڵن چ لە باکووری کوردستان و چ لە ڕۆژئاوا و چ لە باکوور. هیچ هێزێک لە ناوچەکەیە هێندەی پاتی وێشێتی بە تایبەتی بنەماڵی بازانی خزمەتی داژیکەرانی کوردستانیان نەکردووە. عەزیزانی من، خەیاڵی ئەمانە تەنها و تەنها مانەوەیە بەم حاڵەوە بۆ پۆست و پارە، بۆ ئەمەش هەرچی نۆکەرایەتیە بەڕاستی ئەمانەیەکەن. من هەمیشە وتومە هەر زۆر زوو دەرکم بەوە کردووە کە ڕەگی خیانەت لە مێژووی ئێمەدا بنەماڵی بازانیە. باشە هیچ پارچێکی کوردستان نەماوە بنەماڵی بازانی سەدان جار نەیفرۆشت بێ، گولە نەماوە بنەماڵی بازانی وەکو ڕەگی خیانەت نەینابێ بە سنگی کوردانی هەر چوار پارچەوە، ڕۆژئاوا ئەڵێ، باکوور ئەڵێ، ڕۆژهەڵات ئەڵێ، باشوور ئەڵێ. بنەماڵی بازانی بە دێژایی مێژوو بەس گولەی بە سنگی کوردەوە ناوە لە هەر چوار پارچەی کوردستان خۆشەویستان. باشە ئەمە بە جۆرێک بووە هێندەی بنەماڵی بارزانی دڵسۆزی ساواک، ئیتڵاعات، ئێران، تورکیا، بەعسی بەغا، بەعسی سووریا بووە، خۆشیان وا دڵسۆزی خۆیان نەبوون. عەزیزانی من، بڕواتان نەبێ خۆیان وا دڵسۆزی خۆیان نەبوون. هەر ئەوەیشە کە 120 دانە ساڵی ڕەبەقە کورد لە جێگەی خۆیان ڕاوەستاوە، تەنها قوربانی ئەدا، تەنها خوێنی لەبەر ئەڕوا، ئەمانش پارەکەی ئەخۆن و تەواو. باشە ئاوایە ئەمەیە بنەماڵی بازانی خۆشەویستە. مەلا مەسەفا هەوڵی تیرۆرکردنی قازی مەحەمەد ئەدا کاتێک کە قازی مەحەمەد بۆ مفاوەزات لەگەڵ تیمسالێکە لە کۆبوونەوەدایە، کاتێک کە ئەگەڕێتەوە مەلا مەسەفا کەمینی بۆ دانێ ئەوێ بیرکوژێ بەڵام سەرکەوتوو نابێت، بڕۆن مێژوو بخوێنەوە. کاتێک کە قاسملوو شەرەفکەندی لە ئەڵمانیا و لە نەمسا تیرۆرەکرێن، بنەماڵی بازانی شای و لۆغانەکەن لە خۆشیە بۆی ئەوانە نەمێن لاقەتە. کاتێک ئاپۆی مەزن لەگەلە کۆمەکیەکی نێودەوڵەتیە ئەرفێنێ و بەدیلی برای زیندانی ئیمرالی، بنەماڵی بازانی دیان راپۆرتیا بە میتی تورک و بە تورکیا بۆی ئۆژەنە لە سێدارە بدرێت. باشە بۆی کورد یەک پیاویتیان نەمێنێ، تەنها خۆیان نەبێ لەو پەڕی ناپیاویەوە خۆیانکەن بە پیاو بەسەر میلەتەکەی ئێمەوە. ئەمە جگە لە شەهیدکردنی هەزاران تێکۆشەری کورد لە هەر چاپەشی کوردستانە، لە ڕۆژهەڵات، لە ڕۆژئاوا، لە باکوور، لە باشوور. باشە کە ناوی هەموو ئەو شەهیدانی کە بەدەستی بنەماڵی بازانی کوژاوە و هەموو خیانەتەکان لەسەرەوەی لاپەڕەکانی مێژووە بە خەتی گەورە نووسراوەتەوە. بەڕاستی عەزیزان و خۆشەویستان، کە ئەم داژیر کرد بە هێندەی بنەماڵی بازانی بێڕەحم بووە بەرامبەر بە گەلی کورد. کامیان بەڕاستی بۆیە عەزیزان بنەماڵی بازانی ئەگەر لە جێگایەکە خۆی دەسەڵاتی ڕەهای نەبێ و خۆشی نەتوانێ ئەوە یەکلایی بکاتەوە، ئەوە کە نیارەکانی دەر بکاتەوە خۆی بچێتە جێگایان، ئەوە سڵ لە هێنانی داجیکەر لەشکی داجیکەر ناکاتەوە. بۆچە ئەو دەسەڵاتە حیزبیە، کوردیە، دڵسۆز بێ، هەرچێ بێ بۆی گرنگ نییە. بەڕاستی باشە هەمومان ئەو مێژوانە ئەزانین لە ساڵی 1970 شۆڕشی گەرانی ئێران دەستی پێکرد بۆ ئەوەی بنەماڵی بازانی بێتەوە باشووری کوردستان. باشە لە دوای ئاش بەتاڵەوە بێتەوە بۆ ئێرە. ئەو بوو پێش پاسدار کەوت بۆ سەرکوتی کوردەکانی ڕۆژهەڵات، سەدان کوردی شەهید کرد لە ڕۆژهەڵاتی کوردستانە، تەنها و تەنها بۆی خۆی بێتەوە بۆ ئێرە. باشە ئیدریس هاتە حاجی ئۆمەران، ئیدریسی باوکی ئەم نێچیرەڤان بازانیە، هاتە حاجی ئۆمەران، نوێنەری بەعسی بینی، کۆبوونەوەیان کرد، لەوێدا ڕێکەوتنێکیان واژۆ کرد و پاشان نێچیرەڤان ئیدریس بازانی ڕایگەیاند کە ئەوانەی عێراقین و لە شەڕی ئێران و عێراقا بێلایەن ئەمێننەوە و لە دواوە خەنجەر نایەن لە پشتی لەشکری عێراقی. کاتێک کە گەڕایەوە بۆ ئێران ئەوە گوێی باە. باشە هەر لە دوای ئەو گوێ بایانەوە جامانە سوورەکانی پارتی و بنەماڵی بازانی پێش پاسدار کەوتبوون لە فاو شەڕیانەکە دژی لەشکری عێراقی. باشە
کاتە باش ئەمەی زانی کە بنەماڵی بازانی خیانەت دەکەن و لەگەڵ پازارە شەڕ لەگەڵ ئێران عێراقاکەن ئەوە بوو هاتن بازانیەکانی قۆشەپیان هەموو ئەنفال کرد بەداخەوە زۆری قوربانیەکانیش خوشیلیەکان بوون کە دژی بنەماڵی بازانی بوو باشە هەر بۆیە بە ئەنفالکردنی بازانیەکان تاوانی بنەماڵی بازانی بوو نەک تاوانی حیزبی بەعەز ئەزانم بکەرەکە حیزبی بەعەز بوو بەڵام تاوانی بنەماڵی بازانی بوو لەبەرەوەی کە درۆیان کرد لە مۆزوعەکانە لە شەڕی ناوخۆشە یەکێتی لە هەولێر باڵا دەست بوو بنەماڵەی بازانی سیویشی ئابی کرد لەشکری بەغدای هێنا گاتی کۆماری هێنا هەولێری گرتەوە نزیکەی 2000 کوش تێدا شەید کرا بەدەیان ژن و کچ اغتصاب کران ئاڵای بەعسی لەسەر پەرلەمانەکەی هەولێر هەڵکرد بەتەنها بۆ ئەوەی کەیشتی دەرکا خۆشەویستە باشە ئەوەی لای بنەماڵەی بازانی گرنگە شکاندنی نارە سیاسیەکانی دی ئەگەر با کوردیش بێ با ڕنسۆزیش بێ با شەریفیش بێ با نیشمان پەروەریش بێت باشە ئەوش بەداژیکردن ئەیکا لە پێناوی خۆیدا هەتا ئامادەیە شارێ ناوچەیە کە خۆی تێیدا باڵا دەست نییە و بەدەست حیزبێکی کوردیەوەیە خۆشی تێی نەچێ ئاساییە بەس با کوردی تیانە بێت و داژیکرد بێ حکمی ئەو ناوچەیە بکە بۆ بنەماڵەی بازانی ئاساییە باشە بەرمونەی ئێستا عەزیزان و خۆشەویستان ئەگەر ئێستا بنەماڵەی بازانی بۆی بکرێ خەندیل پڕ ئەکا لە داعش پڕی ئەکا لە جەندەرمەی تورکی باشە بەس بۆ ئەوەی پەکیتیانە بێت بەس بۆ ئەوەی کوردیتیانە بێت ئەمە کلۆکی بنەماڵی بازانی خۆشەویستە یعنی ئاساییە بەلایەوە پەکەکە لە قەندیلانە بێ با تورکی تیا بێت با پاسداری تیا بێ با جەندەرمەی تورکی تیا بێ با داعشی تیا بێ لە ئەفغانستانەوە بێت لە قەندیلا بێ بەس کوردیتیانە بێ ئەمە کلۆکی بنەماڵی بازانیە بۆ ئەوەی بەس خۆی هەبێ بنەماڵی بازانی باشە سێریکەن ئێستا لەسەر مەسەی شەنگاڵ و ئەوانە تۆزە قسەتان بۆ بکەم ببورن هەمومانە و ڕاستی ئەزانین کە کاتی خۆی من خۆم بەلای باسم کردووە و بە وتایش باسم کردووە کە چۆن مەسعود بازانی لە ئۆردون لە کۆبوونەوەکەی ئەردۆنا بەشداری تیا کرد بەعسیەکان بوون قەتەر تورکیا نجێفیەکان هەموو ئەمانە لە ئەردەن کۆبوونەوەیشیان کرد بیریشمانێت چۆن بڕیاریاندا بوو عێراق بکەن بە سێ بەشەوە بەشێ بۆ شیعەکان لە کەرکووکەوە تا مووسڵ بۆ داعش باشە دەوڵەتی ئیسلامی سلێمانی هەولێر دووەکیش بۆ بنەماڵەی بازانی واتە بنەماڵەی بازاری ببێ بە ئەمیر ببێ بە میری کوردستان لەم سێ شارەیە لە کەرکووکیشەوە هەتا ئەکاتە مووسڵ ئەوە بۆ داعش بۆ دەوڵەتی ئیسلامی خوارەوەیش بۆ شیعەکان ئەم دوو دەوڵەتێشی هەم ئیسلامیەکەی داعش هەم هی بنەماڵەی بازانی هەردووکی بە قازانجی بنەماڵی بە قازانی تورکیا بوو تورکیا ئەمەی ئەویست بەڕاستی وەکو قوبریس باشە یعنی دوو دەوڵەتەوە کە دروستکە سەر بەخۆی وەکو قوبریس بەڕاستی هەتا بۆ دۆدە تورکیزەیەکات کەرکووک و مووسڵ و سێ شارەکەی کوردیەکەتەوە دەڕێگەی بنەماڵەی بازانیەوە باشە ئەمە بەرنامەکەیان بوو حتا بنەماڵەی بازانی بۆ مانەوەی خۆی لەم سێ شارەیە ئامادە بوو کەرکووک بفرۆشێ بە داعش خۆشەویستە ڕێکەوتنی کردبوو لە واقع لە بیرمانە هەر ئەو کاتێک کە مەسعود بازانی لە ئەردەن گەڕایەوە ئەو ڕێکەوتنە دەقی ئەو ڕێکەوتنە دەستی ئێران کەوت دەستی ئیطلاعاتی ئێران تێگەیشت مەسەلەکە چییە مەسعودیش لە بادینانەوە هەڕەشەی کرد لە مالیشی کە خۆی ئەزانێت چییە کات تومەس ئەمە داعش بەڕێگەوەیە لە مووسڵەوە بێت باشە سەرەتا مەسعود بازانی ڕۆی دوای ئەم هەڕەشەیە هەموو بارەگاکانی بەسەر کردەوە هی ڕاکەڤانیەکانی مەتیقەی مووسڵ و مەتیقەی شەنگاڵ و مەتیقی کەرکووک و ئەم بابەتانە هەر هەمی گەڕا باشە تەنها دە ڕۆژی دوای ئەمەی پێچوو داعش هاتە مووسڵ هەموو بەعسیەکان نجێفیەکان و فڵانسیەکان هەر هەمی ڕێیان کرد مووسڵیان تەسلیمی داعش کرد باشە داعش هەریوو بەرەو بەغا بڕوە بەرەو کەرکووک هات بەرەو شەنگاڵ هاتن قاسمی سلێمانی و ئێران نەبوایە بەغدا و کەرکووک وەکو مووسڵ داگیر ئەکرا و ئەو ڕێکەوتنە کە لە ئەردەن کرا هەموو جێبەجێ کرات بەڵام ئێران ڕیسەکەی کردەوە بە خوری و یەکەمین جاریش بوو کە ئێران و ئەمریکا لەو خاڵەیە کۆک بوون دژی داعش و دژی ئەو سیاستە بەڕاستی هەردووشیان کۆپ ئەوە بوو داعش هات ناوچەی شەنگاڵی چۆڵ کرد ناوچەی شەنگاڵی گرت 8,000 ڕاکەڤانی بنەماڵەی بازانی هەموویان لە منتیقەی شەنگاڵا بوون یەک فشێکیان نەتەقان هەمووی هاتنەوە بۆ هەولێر لە هەولێر جامانە سوورە قۆڕەکەیان بە ئادایانەوە پێشەوە پێشماگەوە بازانی بەڵام شەنگاڵیان تەسلیم کرد بە داعش ئەمە بە بەرنامە بوو بەڕاستی خۆشەویستە ئەو کاساتە ڕوویە کە بە سێزیدەکان ئالاقەت هەمووان ئەم ڕاستیانە ئەزانین
لەوەیشەوە کە داعش هاتە منتیقەی شنگال و ئەوانە دەرگا کرایەوە بۆ کوبانێ بۆی کە تورکیا بتوانێت کوبانێت تەخت کات و لەنای بەرێ ئەو کاساتێکە بەسەر کوردی ڕۆژئاوای شەهات هەمومان بینیمان زیاتر لە 11,000 گریلای ڕۆژئاوای کوردستان بەرامبەر بە تورکیا بە داعش شەهید کراون بەڕاستی کاتێکە بنەماڵەی بازانی زانی کە بەرەکەیان دۆڕا و شکستیان خواردووە بەجیدانە خەونەکەی مەسعودزانی بوو بە بڵق و گەڕایەوە سەنگەرەکەی بە ناو دژی داعش و ئەلەم بابەتانە هەر ئەوەش بوو کە داعش ئەوەی زانی بۆ جاری چەندە هەم بەرەو کەرکووک هات بەرەو هەولێریش هات مەسعود بازانی دنیا پشتی تێکرد بۆ ڕەسوا بوو بەڵام پەنای بە قاسمی سلێمانی برد ئەو بوو فریاکەوت و هەولێر و پارتیشی لە کەوتن ڕزگار کرد بەدەستی داعش و ئەلەم بابەتانە لەبەرەوە ئەو فلیمەی کە ئێران دروستی کرد قسەکانی هەمووی ڕاست باشە ئەو مەسعود بازانی تەلەفۆنی کرد بۆ قاسمی سلێمانی وە ئەلبی سقوط میکردن پشمان خاڵی کردن مقاومات فایدە نەداشت هینا کاکە قاسمی سلێمانی باشە سەلامی کرد بە ئاشنای قەدیمی قاسمی سلێمانی باشە ئەو کاتێکە مەسعود هاواریە کرد وەلێ فەقە مهمات نییە حاجی فەردا دیرە حاجی ئەو کاتە ئاوا بنەماڵی بەزانی ڕسوا بوو کە قاسمی سلێمانی فریای کەوت و توانی ڕزگاری کە بەڕاستی ئەگینا بنەماڵی بازانی بەحەیەتی ئەو پیاوانە بن خۆیان ڕزگارکردن خۆشەویستان هەمیشە دەرپێکیان لە عەزا بۆ بنەماڵی بازانی لە 100 ساڵی ڕابردووە بنەماڵی بازانی خوێن لە پەنجەی یەک نێروونمیان نەهاتووە بەس کوڕی خەڵکی گێر و گەوجێنەوە بەکوش کە دوایان کەوتون بەڕاستی بەس ئەوان ئەخۆن بس خوان ڕائبێنن تەواو بەس مناڵی خەڵکە بن ئێن بەکوشت خەڵکیش ئەوەنە گێر و گەوجە دوای بنەماڵی بازانیە کرد بۆیە لە ڕۆژێکا 2000 پارتی لەسەر جادێکا بکوژێ من مێژ میوانم نییە چکە ئەحمەقنی شوێنیان مەکەوە بۆ خۆ بیر ناکەیتەوە کە لەسەرەوە خۆ گویتیانە دوو دەڕویەوە بۆ خۆ بیر ناکەیتەوە بۆچی 150 ساڵە بنەماڵی بازانی خوێن لە پەنجەی یەک پیاویان نەهاتووە بۆ گولێ بەر مەلا سەفا ناکێ بە ئا بە حاڵ بیڕوشێنێ بەر مەسعود بەر کوڕێکیان بەر ئەملا ئەولایان خەڵک بڕوا خۆی بابە کوشت سیروان بازانی لەگەڵ هێری لۆفا خەریکی سێکس و ڕابواردنی خۆی بێت لەگەڵ جوانترین کشەکان برن دروستیکەن بە پارە بۆ ڕابواردن بۆ سێکسی خۆیان ئێستاش خۆشەویستان دوای ئەو کارەساتێک کە بەسەر شنگاڵا هات دوای ئەوەی کە بەدەیان هەزار و سەدان هەزار ئاوارە بوو ئەو هەموو کوشتنە بە هەزاران ژن و کش بران تعدایان لێکرا دوای ئەوە پەکەکە و ئەو هێزانەی کە تابعی دنیابینی یان ئایدۆلۆژیای پەکەکەن کە مافی خۆیانە هاتن شنگاڵیان پاراست لەو کاتەوە لەویە دەسەڵاتی خۆبەڕێوەبەریان هەیە بۆچی خراپە بەڕاستی لەو کاتەوە داعش تێشکاوە بەدەستی پەکەکە یا بەدەستی ئەوانەی کە وەکو پەک کەبیرەکەنەوە لە ناوچەی شنگاڵ و ئەلەم بابەتانم و ئەو هێزەی کە ئێستا خۆیان ئەپارێزن بۆچی ئەبێ دژایەتی ئەمانە بکەنیەوە بۆیە بنەماڵەی بازانی تورکیا ئێستا ئەمان پێ خۆت ناچێت خۆشەویستان چونکە تورکیا وەکو وتم کێشەی مووسڵی هەیە و کێشەی کەرکووکی هەیە و هەمیشە ئەو خەوە ئەبینێ بەوە کە بتوانێت کەرکووک و مووسڵ بخاتەوە ژێڕ شێفی خۆی هەتا زۆریان هەولێریش بەشی تورکەزان ینی بە تورکیا زان بەڕاستی بۆیە عەزیزان و خۆشەویستانی من ڕێکەوتنی بنەماڵەی بازانی و بەغا لەسەر داوای تورکیایە بۆ لێدان لە خۆبەڕێوەبەری لە ناوچەی شنگاڵە عەزیزان باشە کە تورکیا و پارتی و بنەماڵەی بازانی وەکو نۆکەرێکی سفتی تورکیا پێیان وایە کە پەکەکە یا ئەو گروپانەی کە دەسەڵاتی خۆجێیان هەیە لە ناوچەی شنگاڵ و بەڕێوەبەرایەتیەکەن سەبەی جای پەکەکەن ئەبێ ئەمانە نەمێن بەڕاستی بۆیە ئەمە هەم بەرتەسکردنەوەی هەرێمی کوردستانە و هەم بەرتەسکردنەوەی ڕۆژئاوای کوردستانە و لێدانە لەوێش بەڕاستی پارتی و بنەماڵەی بازانی خۆی نەیتوانی ئەو ناوچەیە بخاتەوە ژێردەستی خۆی دوای ئەوەی کە داعش هاتوو ئەم پێی فرۆشت باشە ئێستا ئەوەی کە بۆ ئەم گرنگە ئەو هێزە کوردیانەی تێدا نەبێت و خەڵکی یەزیدیان خۆیان بەڕێوە نەبن با پارتی مادەم پارتی خۆی ناتوانێت ئەمانە دەرکات و خۆی بڕوا لێ حاکم بێ قەینا با حەشتی شعبی بێ بۆی بۆ زۆر نییە هەر ئەمەیە عەزیزم مادەم وەیە پارتی خۆی ناتوانێت بەلایەوە ئاساییە با حەشتی شعبی یا هەر هێزێکی دەرەکی تر بێ لەوێ بارگەدا بنێ حکومڕانی ناوچەی شنگاڵکە بەس کورد نەبێت بەسەر بە پەکەکە و بە نازانم ئەو ئیتیجاه فکری و ئایدۆلۆژیان نەبێت باشە ئەمە ئیتر ڕەجی خیانەتە خۆشەویستان ڕەجی ئەو خیانەتەیە کە بنەماڵەی بازانی زیاتر لە 100 ساڵە کاری لەسەرەکە عەزیزانی من ئەگەر ئەمەش ڕوو بدا گاف بە گاف نزیک دەبینەوە ئەوە زەربەیەکی زۆر ترسناک دەبێ لە مێژووی ئێمە بەڕاستی لە هەموو مەیدانەکانە عەزیزان ئێستا وەکو ئاگادارن دۆخی شنگاڵ لە کاتژمێری 0 نزیک بۆتەوە
ئەو کاتەی کە سوپای عێراقی دیاری کردبوو بۆ شۆڵکردنی شارەکە ئێستا کۆتایی پێهاتووە و خەڵکی ئەوێش بڕیاریان داوە کە بەرگری بکەن بۆ مانەوەی خۆیان ئەمەش بەواتای شەڕ دێ لە حقیقەتە واتە ئەگەر هەر کاتێ لەشکری عێراقی هێرشکا بۆ ئەو مەنتیقەیە ئەوان شەڕەکەن لەو ناوچەیە بانکردنی نێچیرەڤان بازانی بۆ فەڕەنسا وەک لە کاتی خۆیدا بە کوتەوتارێ باسم کرد لەلایەن قەتەرەوە واتە تورکیا نردبووی بەمانای کەلیمە دەیانەوێت ئاشتەوایی یەک لە بینی فەڕەنسا و ئەردۆغاندا بکرێ بۆ ئەمەش دەبێت لەسەر حسابی کورد بکرێ چونکە قومارەکە هەمیشە بە درێژایی 150 ساڵی ڕابردوو بەس کورتیای دۆڕاوە بۆ خۆشەویستان هەمووان ئەم ڕاستی ئەزان بە تایبەتی ناوچەی شەنگاڵ و ڕۆژئاوا خۆ ئەگەر ئەمانە لەمەدا سەرکەوتوو بن ئەوە لە ئایندێکی ترە ئەوەی سلێمانی و هەولێر و بادنانیش بەڕاستی کۆتایی پێیە خۆشەویستان من ئەمە بۆ مێژوو ئەڵێم هەرێمی کوردستان مانەوەی سلێمانی مانەوەی هەولێر مانەوەی بادینان بەندە بە مانەوەی پەکەکە و بەندە بە مانەوەی ڕۆژئاوا بەڕاستی ئەگەر پەکەکە و ڕۆژئاوا نەمێنێ ئەمە پارێژی ئاساییە وەکو 74 ئاش بەتاڵێک کەوتەوە هیچ نین دەڕاستی بەهێمان ڕاکەن بۆیە عەزیزان هەموومان نەزانین لە ڕووی استراتیژیەوە شەنگاڵ کاریگەری لەسەر باشوور و ڕۆژئاوای کوردستان هەیە بۆیە ئەو سەردانەی بازاین لە کاتێکدایە کە نزیکبوونەوەیەک لە نێوان تورکیا و فەڕەنسا هاتۆتە ئاراوە وەکو دیارە فەڕەنسا ئەیەوێ بە لێدان و بچووکردنەوەی کورد دڵی تورکیا خۆشکە جایتر لە باکوور بێ لە ڕۆژئاوا بێ لە شەنگاڵ بە هەماشکڵ ڕۆڵەوەنە گوێن مەدەن بەساقە ئەوەندە گوێن مەدەن خێڵەکەی مەلام سەفا بادەمم نەکەمەوە بۆ گۆڕەکەی نەمران بادەمم نەکەمەوە تۆ جارێ ئەڵێ ئارامەحمە گوب خۆ دوان ئەڵێ سیان ئەڵێ دا ئەڵێ من هەر جۆرێ ناگرم ئەو نەمەڵێ تێگەیت ئەگینا ئەینێرم بۆ ئەوان باش بیزان عاقڵ بن عاقڵ ئێوە ناتوان من بێدەنکەن ئێوەی خائین ناتوان ئارامەحمە بێدەنکەن بەهەرحاڵ تورکیا ئێستا لە تورکیا خەریکیشی هەمووتان نەزانن عەزیزان سەیریکەن ڕۆشنبیرانی کورد ڕاوەنێ نیشتیمان پەروەرەکانی ڕاوەنەی خاتە زیندانەوە باشە لە وڵاتەکەیە ئەوەی کە ناشێ بە کوردی باکووری ئەکات یە بۆ گارا و ئەوانە ئێشەڕەکات خەریکی پیلانژێڕیە دژی کورد لە ڕۆژئاوای کوردستان ئەوە تا ئەوێ هەدەپە دابخە لە باکووری کوردستان ئەویش نەهێڵێ کە حیزبێک و ئیجازە هەیە و حیزبێکی پەرلەمانیە ئەویش دابخە یعنی تورکیا لە هەموو مەیدانەکانە شان بەشانی بنەماڵی بازانی ئەیانەوێ کورد نەهێڵن بەڕاستی لەم هاوکێشەیە پارتی و بنەماڵی بازانی پاڵپشتی تورکیان لە هەموو ئەم لێدانایە کە بەر کورد دەکەوێت بەڕاستی بۆیە عەزیزانی من ئەوەی لە شەنگاڵا بڕیارە بێتە دی یا ئەو شڕەی کە قەرارە لە شەنگاڵا بکرێ پەیوەندی هەیە بەڕێکەوتنی هەولێر و بەغایەت باشە و هەرچی ئەمریکاشە تاوەکو ئێستا پاڵپشتەکە لە حقیقەتە ئەم پاڵپشتکردنەی ئەمریکای ژواکە ئەو هێزە شیعانەی کە دژی ئەمریکان و هاوپەیمانی ئێرانن و بەشداری لەم شەڕان نەکەن بەرامبەر بە شەنگاڵ و بە پێچەوانەوە پشتیوانی بکەن یعنی وەزعەکە بەرەو خراپ و خراپتر ئەچێ بەڕاستی عەزیزانی من بۆیە ڕەنگە و گروپانە بە پێچەوانەوە پەلامان بدەن عەزیزان و خۆشەویستان شەنگاڵ پرسێکی ستراتیژی نەتەوەیی و مێژووی ئێمەیە کە هەموو ئێمە ئەبێ ئەو ڕاستیە بزانین وەکو ئەڵێن ڕەگ و کرۆشی هەبوون و مانەوەی کوردە و مانەوەی مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ سەردەمەکانی کۆمەڵگابوونی مرۆڤ و دۆزینەوەی کشت و کاڵ و دروستکردنی گوند و حتا دۆزینەوەی چوزانم گەنیمیش کە ناچان دۆزراوەتەوە باشە لێرەوەیە ئەو شەڕێک کە قەرارە لەو ناوچەیە بکرێ شەڕێکی مێژوویە و دەسەڵاتێکی قازانجپەرستی بەڕاستی ئەیکا کە تورکیا لە ڕاسیان ڕاوەستەوە بەشێکیشی مەسەلەی ئاینیشی تێدایە خۆشەویستە هەر لەبەر ئەوەیە ئێستاکە ناوچەی شەنگاڵ بۆتە خاوەنی سیستەمێکی خۆبەڕێوەبەری و هێزی پاراستنی خۆی هەیە و خۆی پارێزێ هێڵی داگیرکەر و هێڵی بەکرێ گیراوی کورد کە بنەماڵی بازانیە ئەوێ بەرامبەر بەم ئیرادەیە ڕابوەسێ و ئەوێ ئەم هێڵە نەهێڵێ کە هێڵی تەفگەری ئازادیە و ئەوێ کورد لەو ناوچەیە بشکێنێ بەڕاستی ئەمە قۆناغە کە لەوێ ئیشکێنێ
ئەوێ لە ڕۆژئاوای بشکێنێ لە سلێمانیش بشکێنێت لە قەندیش بشکێنێ بەڕاستی چونکە ئەمە هێڵی داگیرکاری بەڕاستی داگیرکەر هەمیشە وایە خۆشەویستانی من داگیرکەران کە یەن داگیری ئەکەن ئەیانەوێ هیچ نەهێڵن لەواقع ناکرێ عقڵ و منطق بڵێ وڵا تورکیا دژی کوردە لە باکوور دژی کوردە لە ڕۆژئاوا دژی کوردە لە شەنگاڵ بەڵام دژی کورد نییە لە هەولێر و بادینە شتی وان نییە عزیزان شتی وا لەگە عقڵ و منطقە نایەتەوە بە هیچ پیاوانە بە هیچ مانایەکەوە بۆیە شەڕێکە لە شەنگاڵ بکرێ هێرشی داگیرکاریە بۆ قڕکردنی کوردە و بۆ ئەوەیە کە ئەو هێڵی ئازادی کە بەکەکە و پێدە و ئەوانەی شەنگاڵ ڕابەرایەتی دەکەن کە کورد بەوە ماوەتەوە بەڕاستی ئەیانەوێ ئەوە نەهێڵ بەدەل لەمەیش ها ئامادەکاریەکیشە بۆ دروستکردنی یا بۆ ئاسانکاریەکی تر بۆ ئەو پرۆژەی کە تورکیا پێڵێ ئۆفاکۆ و داگیرکردنی باشووری کوردستان بۆ سەر لە نوێ دامەزراندنەوەی عوسمانیەکی فراوان و گەورەتر کە ئێستا خەونی حوشتیرێکی وەکو ئەردۆغانە بەڕاستی یعنی ئەوێ دابنیشێ دەوڵەتی عوسمانی پەرە پێ بکات بە باشووری کوردستانەوە بە شەنگاڵەوە بە مووسڵەوە بە کەرکووکەوە بە ڕۆژئاوای کوردستانەوە و ئەوێ هەموو ئەمانە بخاتە ژێر ڕشێفی خۆی بخاتە ژێر هەیمەنەی خۆی بۆ ئەوەی کە ئەو خەونی کە خەونی دامەزراندنی عوسمانێکی نوێ و فراوانە ئەوە بێنتەتی بەڕاستی عزیزان لە ڕێکەوتنی ساڵی 26 یەکێک لە بەندەکانی ئەوەیە ئەگەر عێراق نەتوانێ یەکپارچەیی خاچی و ئاسایشی و ئارامی ناوخۆی بپارێزێ ئەوە دەوڵەتی تورک مافی گەڕانەوەی ویلایەتی مووسڵ هەیە سەری ئەم خاڵەکەن بۆتان دووبارەکەمە خۆشەویستان باشە لە ڕێکەوتنی ساڵی 26 یەکێک لە بەندەکانی ئەوەیە ئەگەر عێراق نەیتوانی یەکپارچەیی خاک و ئاسایشی و ئارامی ناوخۆی بپارێزێ ئەوە دەوڵەتی تورک مافی گەڕانەوەی ویلایەتی مووسڵ هەیە ئاها تورکیا چۆکان سەرماکە بۆیە تورکیا و پارتی و بنەماڵەی بازانی پێکەوە هەمیشە کار لەسەر تێکدانی ئاسایشی عێراق بکەن بۆ سەرخستنی ئەو بیانەوە بۆ سەرخستنی ئەو پیلانە بەڕاستی بۆیە ئاوا سەر مۆزوعەکانەکە بۆیە هێڵی خیانەت لە ناوچەکەیە کە بنەماڵەی بازانی سەرپەرشتیەکەن لە بەرامبەر هێڵی ئازادی کووردە ئەوانە هەڵسن لە بەرامبەر دۆسیاتی تورکیاکەن خیانەت دەکەن بەرامبەر بەو هێڵەی کە هێڵی کووردە کە ئێوێ کورد لە مردن بەڕاستی ڕزگاری بکەن بۆیە لە عێراقیشا خەتی کازمی لەگەڵ پارتی و بنەماڵی بازانیە لەگەڵ تورکیایە هاوکاری یەکترەکەن لە خۆنیە کە کازمی ئەڵێ من و مەسعود بازانی براییەکی هەمووتان ئەو قسەکانی دوێن و پێتان ئاگا لێ بوو ئەڵێ لەگەر نێچیرا زۆڕێکی باشە بۆیە ئەیانەوێ باشترین ناوچە تەسلیم بکەن لە حقیقەت با بزانین ئامانجی تورکیا بۆ داگیرکردنی شەنگاڵ بە تەنها تاکتیکیە یان استراتیژیە من چەند خاڵێکم خوێندەوە کەم خاڵانە هینی خۆم نییە بۆتان باسەکەم بۆ شارەزاییتان عزیزان بەڵام لەبیرم نییە کە لەشێ بەڕاستی ئەو خاڵانم خوێندەوە یەکەم ئەوێ دەشتی مووسڵ و شەنگاڵ و چیای شەنگاڵ وەکو پێگەیەکی سەربازی و ئابووری بۆ پرۆژەی نۆڤاکۆ قازانج کات دوو ئەوەی داعش بۆی نەکرا لە تەواوکردنی جینۆسایدی ئێزیدیەکان بە تایبەتی ئەوانەی ئێستا هەڵگری فیکر و فەلسەفەی نەتەوەیی دیموکراتین کۆمەڵکوژیان بکە و بێ ئیرادیان کە و ئیرادیان تێپشکێنێت سێ ئەو خۆسەریەی هەیە بەردەوام بەهێز ئەبێ ئەگەر بمێنێتەوە دەبێتە ڕۆژئاوایەکی تر و زۆر لەمە ئەترسن و ئەیانەوێت لاوازی کەن و نەیهێڵن هەم عێراق لەوە ئەترسێ هەم پارتی لەوە ئەترسێ و هەم تورکیا بەڕاستی لەوە ئەترسێ بۆیە ئەیانەوێت ئەوە نەهێڵن ئەو خۆسەریە لە حقیقەت باشە ئەگەر ئەمە بکەن شەنگاڵ ئەکەوێتە چوارچێوەی ستراتیژی میساقی میلی شەنگاڵ هەنگاوێکی جدیە بۆ داگیرکردنی باشووری کوردستان لە ئایندەیەکی ترە هەمووشانە بێ ئەو ڕاستیە بزان خۆشەویستان پارتی و بنەماڵەی بازانی ڕقێکی ئەستور و مێژووی لە شەنگاڵیەکان هەیە کە تەسلیمی خۆی نەبوون بە تایبەتی هەندێک بنەماڵەی وەکو بابەشێخ و وەکو شێخ حسێن و وەکو بابەشێخ بە ئەوانەی کە بەدیری کوژاون کاتی خۆی خۆشەویستان
خاڵێکی تر کە پارتی ئێوێ زوو ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێ و شنگاڵ بدرێتەوە بە عێراق ئەوەیە کە بۆ هەڵبژاردنەکانی عێراق پارتی ئێوێ شنگاڵ بخاتەوە ژێ دەسەڵاتی خۆی خۆشەویستان لە ڕێگەی حکومەتی عێراقیەوە. چونکە لەوێش پێویستی بەدەنگە خۆتان ئەزان کە بۆ هەڵبژاردنەکانی بەغا پارتی و بنەماڵەی بازانی نزیکەی 350,000 هەویەوە بە عەرەب و بە ڕۆژئاوا باشە هی سووری 350,000 دەنگی مسۆگەرە لە بادنان لە هەولێرە ئەگینا خۆشەویستان خەڵکی هەولێر دەنگ بە پارتی و بنەماڵەی بازاری نایە خەڵکی بادنانیش زۆربەی زۆری دەنگی پێنادا ئێستا بنەماڵەی بەجێنی ڕسوا بووە ئەو دەنگانەی کە بنەماڵەی بەجانی ئەهێنێ وەختی خۆی ناوچەی شنگاڵە ئەهێنا لە دەوروبەری مووسڵا ئەهێنا و 350,000 کەس ئەمانە کە ڕەنگە ئێستا بوون بە 400,000یش هەمووی دەنگ ئەدەن بە بنەماڵەی بازانی کە بنەماڵەی بازانی هەیوێی عێراقی بۆ کردوون و هەموویشی عەرەب و با بڵێن سوورین لە ناوچەی بادنانە ئەژین و دەنگ بە بنەماڵەی بازانی ئەدەن پارتی ئەمانەیە لە ڕاستە باشە بۆیە لێرەوە من بە هەموو کورد ئەڵێم لە ڕاستیە عەزیزان و خۆشەویستان شنگاڵ ئەوە ئەهێنێ کە نەهێڵن بکەوێتە دەستی فاشیزمی تورکی یا پارتی و بنەماڵەی بازانی و حتا کازمیش بەڕاستی چونکە تورکیا و بنەماڵەی بازانی کازمی بەکارەهێنن بۆ ئەم پیلانەی کە ئەنە جێبەجێ بکەن باشە دڵنیا بن لەوەش کە مەسەلەی ڕێکەوتنی هەرێم و بەغدا ڕازیبوونی تورکیای لە پشتە و تورکیا ئاگاداری ئەو مۆزوعەیە و تورکیا پارتی و بنەماڵەی بازانی وارێ کردووە بۆ ئەم مەبەستە ئەو کارە بکات بۆیە لێرەوە پێویستە هەمومان ئەو ڕاستیە بزانین و هەمومان ئەو گومانانە بکەین و هەمومان لەسەر ئەو پێ ڕابوەسین کە نابێ هێرش بکرێتە سەر ناوچەی شنگاڵ بەڕاستی یعنی ئەبێ شنگاڵ پارێزراوی ئەگەر نا ئەوە وردە هەموو شتەکان خر لە بێتەوە بەرەو خراپتر و خراپتر و خراپتر باش هەمووشمان ئەزانین خۆشەویستان خۆ لە عەفرین بەرخۆدانێکی زۆر مێژووی گەورە کرا هەمومان ئاگام هەبێ دوجار داچی کرا دڵنیام لە شنگاڵیشە بەرخۆدانی گەورە و ئازایەتی گەورە و قارەمایەتی زۆر ئەکرێت بەڵام دیسان ترسی کۆمەڵکوژی هەیە کە عێراق و تورکیا و پارتی و بنەماڵەی بازانی بیکەن خۆشەویستان بۆچی بنەماڵەی بازانی لەناو ئەم پیلانایە خۆشەویستان باشە بۆچی بنەماڵەی بازانی لەناو ئەم پیلانایە من لە سەرەتای قسەکانە باسم کرد وتم کاتێک کە سەرۆک ئاپۆ ئەژیرێ ئەچێ ئەیبەن بۆ ئیمرالی بنەماڵەی بازانی دەیان راپۆرت ئەیا بەمیت بۆ ئەوەی ئاپۆ لە سێدارە بدرێت چونکە ئەو دژی هەموو پیاوێکی گەورەی لە کووردا بنەماڵەی بازانی بنەماڵێکی بچووکن قەزە من لە حەقەدا دژی جەلال تەڵەبانیە دژی برای مەحمە دژی قاسم لووە دژی شەرەفکەندیە دژی هەموو پیاوە گەورەکانی پیاوەکانی مێژووی ئێمەیە بە گەورە بە بچووکەوە دژی ئاپۆی گەورەیە دژی هەموو ئەمانەیە بۆی ئەمانە هیچی نەبێ هەر لە بنەماڵەی بازانی لە مێژووە هەیە ئەمە بنەماڵەی بازانی خۆشەویستە بۆیە بنەماڵەی بازانی هەمیشە لە فەلسەفەی ئۆجلان ئەترسێ تۆقیوە بەڕاستی باشە ئەو نایەوێ ناوچەی شنگاڵ وەکو ڕۆژئاوای لێبێ کە بە فەلسەفەی ئۆجلان گۆچ کراوە ئێستا و ئەیزانن کە ڕۆژئاوای کوردستان خاوەنی چ توانایی و چ هێزێکە و دەساتەکەشی چەندە ساتق و چەندە واقعیە باشە لەبەرەوەیشە کە حیزبێکی دروست کردبوو پارتی و بنەماڵەی بازانی ناوەکەین بینێ ئێستا کۆمەڵە شەرخۆر و پارتلات و پوت بوون لە سەری ڕەش و ئالەم بابەتانەیە ئەیانیش بچن لە ڕۆژئاوای کوردستان بەناوی کورد و بێنەوە بەرەوە هێزی عەسکەریانە بێ بۆی شەڕی ناوخۆش بەر لە ڕۆژئاوای کوردستان بەڵام پێدە عاقڵانە نەیهێش ئەم کارە بکرێت نێش ئەم هێزە ڕەشە چاپەڵ و پیسە بڕوا بۆ ڕۆژئاوای کوردستان بۆیە بنەماڵەی بازانی تۆقیوە لە ئایدۆلۆژیای عەبڵە وەجلان خۆشەویستان تۆقیوە مانای کەریمە لەبەر ئەوەی کە ئەو نایەوێ شنگاڵ وای لێبێ شنگاڵ وای لێبێ وردە هەولێر وردە ئەوە ئاوا یعنی ئەم ئایدۆلۆژیای عەبڵە وەجلانە هەر چوار پاچی کوردستان ئەگرێتەوە ئەمە لەمە تۆقیوە بنەماڵەی بازانی هیچ هێزێک لە ناوچەکەیە حتا تورکیایش بەقی بنەماڵەی بازانی لە ئایدۆلۆژیای ئۆجلان ناترسێ خۆشەویستان دڵنیا بنەوە تۆقیوە لێ ئەزانێ ئەوانە خاوەنی ئیرادەیەکن وەکو جەلالی نییە وەکو گۆڕان نییە وەکو حسک نییە وەکو ئەمانە نییە بەڕاستی باشە ئەنە کەسە بەڵێ ئەنە کەسەی دروست کرد بنەماڵەی بازانی بۆ ئەوی کە فەوزا و ئاژاوەیە لە باش لە ڕۆژئاوای کوردستانە بنێتەوە بیکە بە شەڕی ناوخۆ پێدە و کوردانی ڕۆژئاوا لاوازکە و ئەم ئەنە کەسە خیانەتە لێ بێ بەدەسەڵات کە پیاوی تورکیا و پیاوی بنەماڵەی بازانیە بەڵام ئەو خۆنەی بوو بە بڵق و تایسە ناتوتە دی بەڕاستی باشە ئەمەیە ئەسی مەسەلەکە یعنی ئەترسێ لە ئایدۆلۆژیای عەبڵە وەجلان
باشە ئەمەیە مەسەلەکە. یەک خاڵیتر کە زۆر گرنگە خۆشەویستان لە ماوەی ئەم 2 ساڵی ڕابردووە ئەو عەرەبانەی کە لە شەنگاڵن ئێستا هەموویان پەروەردەی فەلسەفەی دیموکراتین بۆ نمونە وەکراون بە مرۆڤێکی دوور لە ڕەگەزپەرستی باشە و دوور لە مەسەلەی ئاینگەرایی و دوور لە مەسەلەی مەسەبگەراییش ئەمە زۆر گرنگە بەڕاستی پاکەکە وای لێ کردووە کە عەرەبەکان ئێزیدیەکان کوردەکان کورد شیعەی سوننەی داری بەردیەچیەکەی لەوێ تۆ وەکو فەلسەفەیەکی وەکو ئوممەیەکی دیموکراتی تۆ لەوێ مرۆڤبوون هەوێتە بەڕاستی ڕەگەزپەرستی نەهێشتووە ئاینگەرایی نەهێشتووە و مەسەلەی مەسەبگەراییەوەشی نەهێشتووە لە ناوچەکەیە هەموویان ئاوا بیر دەکەنەوە. بۆیە پارتی و بنەماڵەی بەرزانی ئیتر ناتوانێت کورسیەکانی شەنگاڵ بۆ خۆی بدزێ لە پەرلەمانی عێراق خۆشەویستە. ئەمە کێشەی بنەماڵەی بازانێت. باشە پارتی ئێستا دەشتی نینەوە ناوچەی مووسڵ مەسەلەی شەنگاڵ و هەمووی دەرچوو خۆشەویستان. ئەگەر ئەو سووریانە نەبێت کەوتم 350,000 دەنگێن بە بنەماڵەی بازانی هیچی بە هیچەوە نامێنێ خۆشەویستە. باشە بۆیە پارتی و بنەماڵەی بازانی بەرەو لاوازی و بەرەو گەڕوگولی ڕۆن بەڕاست بە هەموو پیانە بە هەمومانەیەک. بۆیە دڵنیاتانەکەم لەوە ئەوەی کە بنەماڵەی بازانی لاوازەکە ئەم قسەیە هەڵگرن لە مێشی خۆتانە ئەوەی کە بنەماڵەی بازانی لاوازەکە و نایهێڵێ نەیەکێتیە نە گۆڕانە نە حەسکە نە شوێعیە نە کافرە نە جوولەکەیە نە بەغایە نەیشە تەنها تەفگەری ئاپۆچیە خۆشەویستە. تەنها تەفگەری ئاپۆچی بنەماڵەی بازانی لاوازەکە هەتاوەکو نەمان بۆیە بنەماڵەی بازانی بە هەموو توانەوە خەریکە بۆیە ئەم تەفگەرە لە ناوبەرێ نایشتوانێ خۆشبەختانە. باشە سەردەمانێ بوو لە باکووری کوردستانە لە ناو عەشەتەکانە هەر هەمویان ڕەسی بەلام سەفەیان هەڵەواسی خۆشەویستان لە ڕۆژئاوای کوردستانە هەر بە هەمان شکڵ باشە هەتا لە ڕۆژهەڵاتیشە بەڵام لە هەر ئەمانەیە تەواو بنەماڵەی بازاری لاواز بووە نە ڕۆژئاوای لەگەڵ ماوە نە باکووری لەگەڵ ماوە نە ڕۆژهەڵاتی لەگەڵا ماوە و باشووری کوردستانیش ئەیبینی ئەمە منتیقەی شەنگاڵی لەگەڵ نییە ئەمە منتیقەی مووسڵ و ئەوانەی لەگەڵ نیە نینەوە ئەمە سلێمانی و کەرکووکی هەر لەگەڵ نییە کوێی ماوە بەدەستەوە بە زۆر هەولێری داژی کردووە لەگە بارینانە بنەماڵەی بازاری ئەی بە فیتی تورکیا لە حەقیقەت باشە ئەوایە بۆیە لە باشووری کوردستانە ئەگەر شەنگاڵ ئاوا بمێنێتەوە و دەست بەکار بێت دڵنیا بن لەوە ئەبێتە یەکێک لە پایە ئەساسیەکان لە باشووری کوردستانە بۆ دروستکردنی مرۆڤی ئازا و بۆ دروستکردنی مرۆڤی ئازاد و دیموکرات بەڕاستی. بۆیە ئێستا خەڵکی شەنگاڵ بە عەرەبەوە بە یەزیدیەوە بە هەر هەموویەوە بنەماڵەی بەزانی ڕەت دەکەنەوە و بنەماڵەی بازانیان نایە بەڕاستی. باشە پاکەکە ڕاستە ڕۆشتووە گریلاکانی ڕاستە لە منتیقەی شەنگاڵە ڕۆشتوون بەڵام ئەمانە کە ڕۆشتوون فەلسەفەیەکی سیاسی ئەخلاقی کوردانیان ئینسانانەن بەجێهێشتووە لە ناوچەی شەنگاڵە خۆشەویستە. ئەمە ترسەکەی بنەماڵەی بازانی و تورکیا ئالەمەیە لە حەقیقەتە یعنی خۆ پاکەکە لەوێ نییە لە ڕاستیە باشە ئەوان لە ناوچەی شەنگاڵە نین بەڵام فەلسەفەکەی ئۆجلان لە ناوچەی شەنگاڵایە باشە ئەخلاقیەتی فکری ئاپۆچی لە ناوچەی شەنگاڵایە بۆیە بنەماڵەی بازانی لە مۆزوع تۆقیوە. باشە بۆیە پارتی لە مەرجی هێواشی خۆی ئەترسێت ئەوێ بە هەر جۆرە بێ شەنگاڵ قوت بدرێت باشە ئەویش بۆیە لێرەوە پێویستەکە کورد هەمووی پشتیوانی لە شەنگاڵ و لەو خۆبەڕێوەبەریە پێ بەڕاستی. بۆیە لێرەوە من بە تەمای لایڤ نەبووم خۆشەویستان ئەم لایڤم بە زەڕوور زانی کە لێرەوە داوا لە هەموو گەلی کورد بکەم هەڵوێستیان هەبێت بەشداری بکەن لە پوچەڵکردنەوەی ئەم پیلانەی سەر شەنگاڵ کە تورکیا و بنەماڵەی بازانی لە ڕەسیان ڕاوەستەوە باشە و بە فیتی تورکیا ئەم کارە ناکرێت خۆشەویستانی من و ئەمانە بنەماڵەی بازانی لەگەڵ بەغار ڕێکەوتووە بۆ ئەوی ئەمە نەهێڵێ پێویستە هەموو کورد لە بەرامبەر ئەمانە ڕابوەسێ چونکە شەنگاڵ نامێنێ سبێنێ وەزئی هەولێر و سلێمانیشە بە هەماشەی خراپترە بێ خۆشەویستە داگیرکار ڕەحم بە هیچ شتێ ناکە خۆشەویستانی من باشە بەڵنیا بن لەوە ئەگەر هەموو ئەوانەی کە حەزەکەن بنەماڵەی بازانی و پارتی لاواز بێت هەر ئەوەیە کە من باسم کرد بۆیە هەموو کوردێک پێویستە کە بە بەشی خۆی پشتی لە تێشکاندنی ئەم پیلانە سەخیفەی تورکیا و بنەماڵەی بازانیە بێ خۆشەویستە نابێن پیلان سەرکەوێ عەزیزانی من زیاتر لەسەر ئەمانە ناڕۆم
قسەکانی خۆم کرد پێویستە هەمومان لەسەر ئەمە ڕابوەسین بابەتەکەی من لەسەر ئەو ڕێکەوتنە سەخیفەی بینی بنەماڵەی بازارین بەفری تووشە لەگەڵ حکوومەتی بەغا بۆ ئەوەی کە ناوچەی شنگال چۆڵ بکرێ هیوادارم هەموو کورد لە بەرامبەر ئەم ڕێجی خیانتان ڕابوەسێ و ڕێگە نەدرێکە ئەو کارە بکرێ ناوچەی شنگال ئارامە خۆیان بەڕێوە ئەبن و هیچ کێشەیەکیان نییە ژیانیان بە تەواوەتی ئارامە پێویست ناکە هێرشێک دەسەر و لیان تێک بدێت و وەزەکە بشێوێنن ئەمە چییە بە فکری ئاپۆشی ئەو کارە ناکەن منی تر لەسەر ئەمانە ناڕۆم قسەی ئەوڵی خۆشم کرد لەسەر مەسلەی ئەوانە من داوا لە یەکێتی یەکەم و داوا لە هێزی ئاسایش و پۆلیسی یەکەم ڕێگە نەدەن لە سلێمانی و لە قەزا و ناحیەکانە لەشفرۆشی لەسەر جادەکانە ڕابوەسێ و دیاریدەی ئەمە چی پێڵێن ئەم هاوڕێگەزبازی لە شەقامەکانە ڕابوەسێت من ئاوا ئازادی ئەبین و عەزیزان و خۆشەویستانی من پێم وایەکە ناکرێ لە جادەکانە ئەمە ئاوا ڕابوەسێت ئەمە زۆر نائینسانی لە حقیقەتە بەڵام هەر کەسێک لە ژیانی تایبەتی خۆیان منیشێکم لەو کەسانەی خۆشەویستان هەمیشە ژیانی تایبەتی ئینسانەکان لام هێڵی سوور بووە من حەقم نییە ژن چیەکە پیاو چیەکە سێکسەکە نایکە ئەمانە مشکلی من نییە بەڕاستی بەڵام تۆ لە ژیانی خۆتە ئەبێ ئەمە بکەیت نەکبێ لەسەر جادەکانە ڕابوەسی دانیشی بە ئاشکرا ئەوانە بکەی بەڕاستی ئەمە ناکرێت من ئیتر شتێکی ترم نەماوە شەوگاتان خۆش بێ مردن و سەرشۆڕی بۆ بنەماڵەی بازانی شەوتان شات و خواتان لەگەڵ حرمەتێکی زۆرم بۆتان هەیە و هیوادارم هەمووتان دژی ئەو ڕێکوتنەی بەغا و بنەماڵەی بازانی ڕابوەسن و پشتیوانی لە شنگال و لە ناوچەی شنگال بکەن خواتان لەگەڵ و شەوگاتان خۆش بێ عەزیزانی من بەخێرچ